تا ئێستا کێشەی نێوان جوتیارانی کورد و هاوڵاتیانی عەرەبی هاوردە لە سنووری ناحیەی سەرگەڕان و گوندی پەڵکانە لە باکووری خۆراوای پارێزگای کەرکووک چارەسەر نەبووە. جوتیارانی کوردی 5 گوندی سنوورەکە لە چاوەڕوانی بڕیاری دەستپێکردنی دروێنن، بەڵام تا ئێستا بڕیاری ڕاگررتنی دروێنە لە جوتیارانی کورد کە سوپای عێراقی دەری کردووە هەڵنەوە شاوەتەوە و داوا لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بەغداد دەکەن هەرچی زووە ئەم کێشانە بنەبڕ بکەن و چارەسەری یەکجاری بۆ کێشەی جوتیاران بدۆزنەوە. والله پێویستە ئەمە هەموو فەلاحین و بێدەسەڵاتین طبعاً کە کوردی لێرە غەدر مالیەکەن، ئەمە داوا لە سەرکردایەتی کورد دەکەین بێتە دەنگ بەڕاستی، یعنی بە تەواوی چارەمان بکات وە چارەمە لای ئەوانە بەڕاستی. ئەمە عسکەریە چیشی بەسە فەلاحیە، ئەمە قانون هەیە، محاکم هەیە، شورتە هەیە، وەنیا ئەمە ئەگە عسکەریە نەبی خۆمە عەرەب ناتوانن بە ئێمە ناوەستن بەڕاستی. ئەمە داوا لە سەرکردایەتی کورد دەکەین، واز لە سیاست و ئەو شتە بێنن ئێمە خەلکی کەندێناوەی غەدر لێکرا و زوڵمان لێکرایە. ئەو عەرەبە هاوردانە هەموو کەس دەزانی ئەوە مرچی باب و باپیری ئێمەیە. ئەمە حتا خینیشمان بڕژێ ئەمە واز لەو هەردەی ناینین. ئەوجا داوا لە سەرکردایەتی کورد دەکەین بە هەموو جۆرەشی ئەوەی خۆی بە سەرکردایەتی کورد دەزانی لەسەر بەهانەمان بێتن و لەسەرمان بجواب بێتن. چەند ڕۆژێکە جوتیاران و نوێنەرەکانیان هۆشداری دەدەن و داوا دەکەن تا دۆخەکە ئاڵۆزتر نەبووە چارەسەر بکرێت. جوتیارێکیش بە ناوی جوتیارانی ئەو 5 گوندەی قەدەغەی دەروێنەیان لێکراوە هۆشداری لە ئاڵۆزبوونی دۆخەکە دەدات و دەڵێت زەوی و خاکی خۆمان بە خوێن دەپارێزین. بنبڕی ئەو کێشەی بە قیادەی کوردی و بە قیادەی بە دەوڵەتی بەغدایە دەکرێت، بە دەوڵەتی قانون دەکرێت، ئەوان بە پەرلەمان دەکرێت. بڕیارێکی دەوێت، بڕیارێکی سارم، بڕیارێکی قەتعی، ئەو خەرکە بەڕاستی بێزار بوو. ئەمن پێم وایە ئەو لێرە ڕای دەگەێنم وەکو پەیامەک، پەیامی هەموو خەرکی ئەو گوندانە بە تایبەتی گوندی پەرکانە، شەناغا، گابەرەکە، خەرابە، سەر بە شاخ. ئەو 5 گوندە ئێستا زۆر لە بن تەوژم و هێزێکی زۆر قورسدایە. داوا دەکەم لە سەرکردایەتی کورد بە تایبەتی بەگشتی بە هەمویان بێنە دەنگ با دوایە نەرێن وەڵڵاهی شتێکی لێ قەوما خین لێ دەڕژە. ئەو خەرکە ئێرە بەزینایەلی، ئەو خەرکە حەقی خۆیتی لەسەر خاچی خۆی، لەسەر زێدی خۆی. ئەمن بەخۆم ولادەتم شەناغەیە بەخوای ئەگەر بە فەخر و شانازیەوە لە شەناغەی بکوژرێم لۆ من جێی فەخر و شانازیە. زیاتر لە 6 ساڵە لە سەردەمی کێڵان و دروێنەدا جوتیارانی کورد لەگەڵ عەرەبی هاوردە تووشی گرفت دەبن. ئەمەش بەهۆی چارەسەر نەکردنی کێشەی مۆڵەتداری زەویە کشت و کاڵەکان و کەم تەرخەمی دەسەڵاتدارانی کورد لە جێبەجێکردنی بەرگەکانی مادەی 140 دەستوری هەمیشەیی عێراق کە چارەسەری سەرجەم ئەو گرفتانە دەکات. چیانووری کەناڵی پەیام، گوندی پەڵکانە، سنووری سەرگەڕان.